سڵاو هاوڕێیان، ئەم کاتتان باش. دەمەوێت باسی ئەو جۆرەی شێعرتان بۆ بکەم کە باسی جوانی ئافرەتە. لێرە و لەوێ خەڵکی ناحاڵی و دواکەوتوو و تێنەگەیشتوو لە شێعر نازانێت شێعر چی. ناحەقیشی نییە، زۆربەی کۆمەلگا ڕووکەشخوازە، دوای ڕووکەش دەکەوێت. ئاستی توانای عەقڵی لەو ئاستەدا نییە کە توانای قوڵبوونەوەی بەناو ماناقوڵەکانی شێعردا بێت. و شێعر بابەتێکی جددیە و پڕە لە مانای قوڵ، پڕە لە مانای شاراوە. کەمینەی خەڵک، ڕێژەیەکی کەم لە خەڵک لەو ماناقوڵە و لەو جددیاتەی شێعر تێدەگەن، بەڵام زۆرینیان تێناگەن. کاتێک کە شاعیرێک لە شێعرێکدا، لە دەقێکی شێعردا باسی جوانی ئافرەت دەکات، حتا ئەگەر بە بۆنەی ئافرەتێکی دیاریکراویشەوە ئەو شێعرەی نووسی بێت، کاتێک باس لە جوانی ئافرەت دەکات شاعیر، خواستی شاعیرە، شاعیر دەخوازێ ئافرەت ئاوها جوان بێت. بەڵام ئایا لە واقعی حاڵدا ئافرەت بەو ڕادەیە جوانە؟ نەخێر. لەو ئاستە جوانە و لەو ئاستە بەرزەی جوانیدایە کە لە شێعردا ئەفراندوویەتی هۆنیوێتەوە؟ نەخێر. لە واقعدا ئافرەت، هیچ ئافرەتێک حەدی ئەوەی نییە بگاتە ئاستی ئەو ئاستە جوانی کە لە شێعرێکدا باسی جوانی ئافرەت دەکرێت. ئەمە خواست و هیوایەت و تەمەنای شاعیرە کە دەخوازێ ئافرەت بەو شێوەیە بەو ئاستە بەرزە جوان بێت. حتا ئەگەر شێعرەکەی تایبەت بێ بە دەستگیرانەکەی، تایبەت بێ بە ژنەکەی خۆشی، تەنانەت بۆ دایکی نووسی بێت زیادەڕەوی تێدایە، بەو مانایی کە زیادەڕەویش نییە، ناکاتە زیادەڕەوی، بەڵکو ئەمە شاعیر دەخوازێ ئافرەت تا ئەو ئاستە بەرزە جوان بێ کە لە شێعرەکەدا هەیە. ئەو ئاستە بەرزەی جوانی کە لە شێعرەکەدا هەیە بۆ ئافرەت خواست و تەمەنای شاعیرە کە لە واقعی حاڵدا ئافرەت بەو ڕادەیە جوان بێت. بەڵام ئایا لە حەقیقەتدا ئافرەت بەو ئاستە بەرزە، بەو ئاستە جوانیە هێندە جوانە؟ نەخێر. پڕە لە کەم و کوڕی و گەندەڵی. پیاویش بە هەمان شێوە. خۆگەر ئافرەتێکی شاعیریش باز لە جوانی و سیفاتی جوانی و سەرسامی خۆی بکات بۆ پیاوێک، ئەو پیاوە لەو ئاستە بەرزەی جوانیدا نییە کە لە شێعرەکەدا باس کرا. بۆیە کەس ئەو ڕەخنەیە لە شاعیر نەگرێ بڵێ عەیبە بۆچی شێعر لەسەر کچی خەڵکە نووسن، شێعر لەسەر ناموسی خەڵکە نووسن. عەیبە ئەوەیە کە تۆی عەوام، تۆی زۆرینە، تۆی ڕووکەشخواز، تۆیە کە عەقڵیەتت لەو ئاستە قوڵەی معناقوڵەی شێعردا نییە، تۆیە کە لە ئاستی جوانی و جددیەتی شێعردانیت، شەڕ بە شێعر مەفرۆشە، شەڕ بە شاعیر مەفرۆشە. شاعیر خوا وەکو نوخبە و وەکو دەستەبژێر دروستی کردووە بۆ ناو کۆمەلگا. و شاعیر و بەندنووس لە یەک جیا بکەنەوە. شاعیر ئەبێ جوانیەکانی ناو شێعرەکەی، ناو دەپە شێعرەکانی ڕەنگداتەوە لە هەڵسوکەوت و لە سلووکیدا. من باسی بەندنووس ناکەم. کەسێکە بۆ مەرامێکی شەخسی و بەرژەوەندی تایبەتی و دەستکەوتی مادی و هەندێک دەستکەوتی غەریزەیی خۆی بە شێعردا هەڵواسی و ئەوەی کە دەینووسێ شێعر نییە، بەس بە زۆر ناوی تێتەنێ شێعر و درۆ لەگەڵ خەڵک دەکات بڵێ ئەمە شێعرە. نەخێر، شێعر نییە، ئەمە بەندە سەرچاو.